دەڵێستەمێکی گەورەیە ئەگەر داوا لە هەرزەکارەکان بکەین کە دەبێ وەکو هاوڕێکانیان بن و هاوشێوەیان بن لە ڕەفتار لە قسە لە جوڵە لە هەموو شتێک لێ دوانت ئێمە خوای گەورە هیچ کەسێکی لەسەر ئەم زەویە وەکو یەک دروست نەکردو تەنانەت ئەگەر کەسێک جەمک بن پێکەوە لە دایک ببن بەڵام بە تەواوی 100% وەکو یەک نین کاتێک تۆ داوای ئەم داوایە دژی سروشتە ینی دژی تەبیعەتی ئینسانە دژی ئەو یاسایە کە ئینسانی پێ دروست کراوە تۆ چۆن دەتوانی کەسێک کۆپی سەر کەسێکی تر بکەیەوە بۆی ئەمە شتێکی تری لێ دەخوێندرێتەوە دەتوانین بە شێوازێکی تر باز لەوە بکەین کە دەبێت وەکو هاوڕێیەکان ویان بن نا ئەو کاتە تەبان یەکێک لە مامەڵە نادروستەکان یەکێک لەوەی کە پێی دەڵێن بکوژی منداڵی و هەرزەکاری بریتە لە بەراوردکردن بۆکانی تر بە هاوڕەکانیان بۆیە من لێرەوە ینی باز لەوە دەکەم دایک و باوک چەند حەزەر دەکەن لەوەی کە دەرمانێکی ئەکسپایر بدەنە منداڵەکانیان چەند حەزەر دەکەن لەوەی کە ژەهرێک بدەنە منداڵەکانیان چونکە دەبێتە هۆی لە ناوچوونی لەوانەیە ژەهرەکە ئەمەلێک هەبێ بۆ مانەوەی بە زیندوێتی بەڵام بەراوردکردن بە تایبەتی لە تەمەنی تازەلاویدا کارەساتێکی زۆر گەورەیەوە بە هیوام هەموو دایک و باوکێک هەموو مامۆستایەک خۆی لێ بپارێزێ بەڕاستی چونکە ئەوان زۆر بەمە دەشتێنەوە و کاریگەری زۆر لە نەرێنی لەسەر ژیانیان دروست دەکەن دڵنیایەوە بێگومان کە دەڵێن هەرزەکار باسی کچ دەکەن و باسی کوڕ دەکەن باسی هەردوو ڕەگەز دەکەن لە کۆتاوێنەمان دەڵێ کچی هەرزەکار هەرچەند لە باوکیەوە دوور بێت هێندە لە کوڕی تر نزیکە ئەمە وتێکی ڕاستە دەکرێت ئەمە ڕێژەیی بێت تا ئەندازێک باس لەو حاجەیە دەکرێت لەو پێویستێ دەکرێت کە لە ناو ناخی منداڵە هەیە ئەمە بۆ کوڕیش هەر ڕاستە یعنی طبعا لە جیاتی باوک بۆ دایکیش هەمان بە هەمان شێوە ڕاستە کاتێک لە ماڵەوە ئەو پەیوەندی نێوان دایک و باوک و منداڵ تا فراوانتر بێت تا دوورتر بێ منداڵ حاجەی بۆ پێویستی پێیەتی بە پەیوەندیەکی دروست لەگەڵ کەسانی ترا لەبەرەوەی مرۆڤ هەر لە خودی خۆیان کائینێکی کۆمەڵایەتیە ناتوانێت بەتەنیا بژێ بۆیە کاتێک لە ماڵەوە ئەو ڕێگایی پێنەدرا سنووردار کرا و نەیتوانی ئەنجا هەر هەنجەتەکان هەر شتێک بن هەنجەتی کەسابەت بێ هەنجەتی مەشغوڵی دایک و باوک بێ دەوامکردن بێ هەر ناوێکی لێدەنی ئەم منداڵە ناوەستێ ینی زەمنێک ماوەیەکی دیاریکراو هەیە دەوەستێت لەسەر ئەوەی کە تا ئەم دایک و باوکە بتوانن مڕاجعی خۆیان بکەن ئەم پەیوەندیە دروستکەنەوە ئاوادانیکەنەوە ئەو نێوانە ئەگەر نەبوو ئەو بە دوای سەرچاوی ترا دەگەڕێت کاتێ لە سەرچاوی تریشا دەستی کەوت جارێکی تر ئامادە نیە بگەڕێتەوە بۆەوە بۆیە دایک و باوک وا هەستەکەن هەندێک جار بیرۆکەیەک هەیە کە ئەمە زۆر دروست نییە پێیان وایە ئەگەر لە قۆناغێک لە قۆناغەکان لە ڕووی مادی و خۆیان پێ بگەێنن مافی منداڵەکانیش نەدەن مشکلە نییە دواتر کە ئیمکانێتیان باش بوو ئەو کاتە دەتوانن بەیەکەوە بەخۆشی بژیان نا بەیەکەوە دەتوانن پارەی باشیان هەبێ بەس ناتوانن محەبەتیان هەبێ لەبەر ئەوەی ئەو قۆناغە هەستیاری کە دەبوو پێکەوە بن پێکەوە نەبوون تازە ناگەڕێت خۆش مامۆستا زۆر سپاس بۆ دەرخانکردنی کاتەکەت و